لە کاتێکدا موچەخۆرانی هەرێم لە چاوەڕوانیەکی پڕ لە دڵەڕاوچێدان بۆ موچەکانیان تەمومش بەسەر پرسی ناردنی 120 ملیار دینارەکەی هەرێم بۆ بەغدا بەدی دەکرێت لە سایه بێباکیەکی سیاسیەوە و چەند ڕۆژێکیش لە مانگی سێ تێپەڕی و بەرەو جەژن دەچین کەچی هێشتا بژێوی خەڵک لە نێوان بەرداشتی ململانێ و پاساوە بێبنەماکانی دەسەڵاتداونە. دەسەڵاتداران بێباکانە ناردنی 120 ملیار دینارەکە دوا دەخەن کە تاکە هۆکارە بۆ خەرج نەکردنی موچەی مانگی دوو. بەرپرسانی هەرێم نایەنەوێ موچەخۆرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان موچیان پێ بدرێ ئەگینە داهات زۆرە و ئەکرێ نەک 120 ملیار بگرێ چەندین 120 ملیار بەسەرێکۆ بنێرێ بۆ حکوومەتی عێراق چونکە ئەوە داهاتمان لە هەرێمی کوردستان نایە چی داهاتی ناوخۆچی داهاتی دەواازەکان وەکو ئاماژەم پێدا بێباکی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە هەروەها بابەتێکی تریش هەیە ئەوەی کە ساڵانە چەند موچەیەکی موچەخۆران ئەدزرێ ئەمەش ئەکرێتە هەنگاوێک بۆ ئەوەی کە لە کۆتایی ساڵە ینی تاخیرکردنی ئەم 120 ملیارە بۆەوەی کە لە کۆتایی ساڵا موچەیەک دوو موچەخۆران بخورێ و بفەوتێ و بدزرێ حکوومەتی هەرێم بۆ لە دەواازەکان سەرمانگ پارێک ئەو کۆمپانیانەی کە لە دەواازەکانە هەن نزیک بۆ 12 کۆمپانیان بۆ چەک و نەخت پیانەدا و هەروەها داهاتی کۆمپانیەکانی کامێرەی پوینت و پوینت بۆ چەک و نەخت پێدا سەرمانگ ئەی بۆ ناتوانێت 120 ملیارەکە بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێ ئەوەیە کە حکوومەت بێباکە لە ژیان و گوزەرانی هاوڵاتیان لە موچەی موچەخۆران و هەروەها هەنگاوێکی هێواش ئەنێ بۆ ئەوەی لە کۆتای ساڵە چەند موچەیەکی موچەخۆران بدزرێ. حکومەتی کاربڕێکەر بە بیانی کۆکردنەوەی داهاتی پارێزگاکان و نەبوونی داهات بانقەز ناردنی پارەکەی دواخستووە لە کاتێکدا دەیان سەرچاوی داهاتی ناوخۆیی لە دامەزراوەکانی حکومەت و دەواازە سنووریەکان هەیە. پەرلەمانتاران ڕاستیەکان هەڵدەماڵن دەسەڵاتێک کە لە وەرگرتنی باج و بڕینی کارەبای هەژاراندا وەک دەستێکی شوم خێرایە بەڵام کاتێک دێتە سەرباسی موچە بە بای خەیاڵیاندا نایەت و بە ئیسراحەت دانیشتون. موچەی مانگی دووی عێراق کۆتایی هات دوێنێ ئێستا عێراق ئیش ئەکا بۆی موچەی مانگی سێبدا هەرێمی کوردستان لە کوێ ئەم عادەلەیە کوا هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچەی مانگی دویان وەرگرتووە من پێم وایە دەسەڵاتی چەتەی هەرێمی کوردستان ئەیەوێت موچەی مانگی دوو سێ تێکەڵکا بەیەکەوە پێش ڕەمەزان نەک عێراق موچەیەکی تر بدا ئەو نەیدات داهاتەکانی تر داهاتی ئاوا داهاتی خزمەتگوزاریە داهاتەکانی تر هەموو خۆی ماوەتەوە بۆ ناتوان ئەمان 120 ملیارەکە بدەن کەچی داهاتیان زیاتر بۆ لە 400 ملیار لەگەڵ ئەوەشە 50,000 بەرمیل نەوتیانەداتێ ڕۆژانە عێراق بە ناوی ئەوەی کە ئەمان بە مەدعوم بدەن بە هاوڵاتە ینی بە 450 دینار بنزین بدەن گاز بدەن بە 400 دینار بەرمیلێکی نەوت بدەن بە سیوەکی 1000 و بەڵام ئێمە هیچمان نەبینی لەمانە کەواتەمە دراوە بە دوو کۆمپانیەکەش ئایدی خۆیانە داهاتی ئەو 50,000 بەرمیلە لە یەک مانگە 90 ملیۆن دۆلارەکە کە ئەکاتە 137 ملیار دینار بەس بەوە ئەتوانیت 120 ملیارەکە بدەیت بەڵام بەداخەوە ئەمان نایەنەوە بیدەن. ئەم چەقبەستوویە نیشانەی شکستی مۆدێلێکی حکومڕانیە کە تەنیا لە سەپاندنی ئەرکدابوونی هەیە و لە کاتی مافەکاندا ون دەبێت. ئێستا پرسیارەکە ئەوەیە تاکەی هاوڵاتی دەبێت باجی ئەم خەمساردیە بدات و ژیانی خۆی و منداڵەکانی بکاتە قوربانی ئەجەندایەکی سیاسی کە خەمی قوت و بژێوی خەڵکی نییە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.